بڕیارەکەی عێراق بۆ دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار کادێ کاریگەری نەرێنی لەسەر دۆخی بازارەکان دروست دەکات. چین و توێژەکانی کەرکووک جێبەجێکردنی و بڕیاری عێراق بە فاکتەرێک بۆ سستکردنی بازار و کەمبوونەوەی جم و جۆڵی بازرگانی ناو دەبن. کەس اعتیمادی نەماوە لەسەر بازار بەرزە بێ دابەزێ بازارشی هەمووی ڕاگردووە ئەچیتە چووە دۆلار بەرزە لە بازارە ئیشوکارەکەی نێشتووە کەسابەتەکە خراپ بووە هەم فەقیری زەرمەندی یەکەمە لەم مۆزعەیە بەسیترین شت بڕۆ لە بەقالێەوە دەست پێ بکە کە سەری ڕووی بەسەنە بۆ پرسیارەکەی بۆ کیلۆ تەماتالی بە چەند هەزار نار بۆ دۆلار بەرزە بازارەکە ئام وەستاوە هەر خەڵکەکە زۆر داماوە نەگەڵم حکومەتەیە نازانێت چی بکات دۆلار بەرز بێ نزم بێ هەر زەرە لە فەقیرە درێ هەموو شێر بەر فەقیرەکەکەوێت دەوڵەمەند هیچ گوێی لێ نییە کۆمەڵێ خەڵک کە شتیلامان بردووە بە دیناری عێراقی پێمان فرۆشتووە ئەو شوێنانش کە ئەیهێنین مەزدەرەکانمان هەمووی بە دۆلارە. ئێستا ئیشوکار نەماوە لە بازارە بە هیچ نوێ ئەو خەڵکەی کە چاوەڕی لە یەکێکە کاکە شتێک بکرێت ناو بازارە ئەوە نەماوە ئیجاراتی دوکانەکان ئیجاراتی ماڵەکان وەکو خۆی بەرز بۆتەوە. بە بڕۆیە بوری ناسێکیش بڕیاری دابەزینی بەهای دینار یەکێکە لەو هەڵە مێژویانەی کە حکوومەتی عێراق تێی کەوتووە. لە هەمووی سیرتر ئەوە بوو کە توانی وەزارەی دارایی کە ئیشی سەرەکی ئەو نییە دیاریکردنی بەهای پارەی عێراقی یەکێکە لە ئەرکە هەرە سەرەکیەکانی بەنکی مرکزی وەزارەتی دارایی عێراقی توانی ئەو نرخەی کە خۆی ئارەزی بوو بیسەپێنێ بەسەریانە ئەمە یەکەمین هەوڵەیە کە لە مێژووی سیاساتی دارایی کە لە وڵاتە پەیڕەو بکرێت هەمیشە دەبێت بەنکی مرکزی خۆی ئەو ڕێژەیە دیاری بکە بەهای پارە بەرامبەر جۆرەکانی پارەی تر لە جیهاندا. پاش جێبەجێکردنی بڕیارەکە بازارەکانی کەرکووک متبوونیان پێوە دیارە هاوڵاتیانش دەڵێن بەردەوامیە و دۆخە زۆر لە بازرگانان مایە پووز دەکات. دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی زۆڵەی بازرگانی لە کەرکووک سست کردووە وەک هاوڵاتیانی کەرکووک دەڵێن بڕیارەکە بە زیانی خەڵکو بە قازانجی حکوومەتی عێراق کەوتۆتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.